إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. عزیزانم، ململانەیەک هەمیشە لە جیهانە هەیە لەسەر ئەوەی کێ ڕۆشنبیرە. لە هەموو زەمانێکە هەندێک خەڵک ئەم ناوەیان بڕیەوە بە باڵای خۆیانە، هەرچۆن لەم زەمانەی خۆمانە لەوە ئەچێت هەندێک کەس هەبێ ئەم ناوە بە مۆرک و ماڵی خۆی بزانێ. زانایان کاتێک کە تعریفی ثەقافە و ڕۆشنبیریان کردووە فەرموویانە بەشێکە لە علوم یا کۆمەڵە زانستێکە کە خەڵکێک بەو زانستە ئەناسرێتەوە، یان کۆمەڵێ عاداتی زۆر تایبەتە لەناو گەلێکە کە ئەبێتە ڕۆشنبیری بۆ ئەو گەلە، بۆ گەلێکتر نابێتە ڕۆشنبیری. هەمیشە خەڵکی بێدین لە پشتی وشەی ڕۆشنبیریەوە خۆیان شاردوێتەوە. هەموو زەمن و هەموو جێگایەک وەهاو. ئێستا بچۆرە ناو هەندێک لە ڕۆژنامەنووسەوە تەنها خۆیان بە ڕۆشنبیری سەرزەوی ئەزان، هەندێک سیاسیش هەروە، هەندێک یاریزانیش هەروە. بۆیە ئەکرێ بڵێن ڕۆشنبیریەت لە جیهانە جۆر و نەوەعی زۆرە. ئەکرێ کەسێک بیری ڕۆشن و فکری ڕۆشن بێت لە بابەتێک لە بابەتەکان، ممکنە لە فەنێک لە فەنەکان، لە هونەرێک لە هونەرەکانە، بەڵام لە شتانێکی ترە کوێر بێ و سەرگەردان بێ. ئەمەش ئێمە چاوماڕوون ئەبێتەوە کە ئەبینین کەسێک فعلەن ڕۆشنبیرێکی زۆر گەورەی هەیە لە بەکارهێنانی شاشەیە، بەڵام داغانە مێشکی کوێرە ڕۆشنبیرەکەی لە شتێکی تر لە حیاتی خۆی و لە ژیانی خۆیە. لە ئاینی پیرۆزی ئیسلامیشە ثەقافەتی ئیسلامی بریتیە لە هەموو بابەتەکانی ئومەتی ئیسلامی. کاتێک تۆ پێت ئەوتێ ڕۆشنبیرێکی ئیسلامی، دانشۆردنێکی ئیسلامیانە بێ، خەوتنت ئیسلامیانە بێ، هەڵسانت ئیسلامیانە بێ، قسەکردنت، مامەڵەت، دڵت، فکرت، خەیاڵت هەمووی کۆنتڕۆڵ بێ بە ئیسلام، پێت ئەوترێ ڕۆشنبیرێکی ئیسلامی. لە جیهانە زۆر جەنگ لەسەر ئەم وشە ئەکرێ. ئێمەی ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وآله وسلم ئەبێت جەنگکەن لەسەر وشەکەی خۆمان و کردەوەکەی خۆمان و ئیشەکەی خۆمان. دیقەت بدەن، کەسێک کە ڕۆشنبیریەت بە جلەکانی تێگەیشتووە لە هیندستانەوە زەڕە دروسەکە، کاتێک کە ئەچێتە دەوڵەتێک لە دەوڵەتە ئەوروپیەکان جلەکانی خۆی ناگۆڕێت، چکەوە بەشێکە لە ثەقافەتی ئەو ڕۆشنبیری. ئەو یابانێک ئەبینی بە دوو دار نانەخوا، ئەبێ ئەوروپا دوودارەکەی لەناو مەطعەما بۆ دابنن، ئەو بە کەوچک نایخوا. ڕۆشنبیریەتی خۆی لەوە ئەبینێتەوە کە کولتوری وڵاتەکەی خۆی ئەپارێز. هەموو دەوڵەت و هەموو میلەتێکیش بەو شێوازەیە. هەندێک میلەت نەبێ کە داگیر کراوە هاوێنەی میلەتی ئێمە هەموو ڕۆشنبیرەکانی خۆی لەدەست ئەدا، هیچی بەسەر هیچەوە ناهێڵێ، چونکە خاوەنی ثەقافەیەکی گەورە و عریق نییە.
تەنها شتانێکی سەطحی لە مەسەلەی ڕۆشنبیری تێگەیشت. ئەمڕۆ لە خزمەتانە حەزەکەم باسی ئێمە بەرامبەر بە کافران و بێدینان نەکەم، چونکە گەنجی ئێمە لەو پەڕی خراپەکاریە بێ کە چۆن ناو کافران و بێدینانەوە هەستەکە خاوەنی سەقافەت و کەسایەتی خۆیەتی، کەسایەتیەک کە ئەوان نیانە. بۆیە زۆر کات گەنجە و لاوەکانمان کە ئەچنە ئەوروپا باشتر ئەبن لەوەی کە لێرەن، چونکە لەوێ دوژمنی خۆیان ئەدۆزنەوە، ئەزانن چۆن ڕۆشنبیری خۆیان بەهێزکەن بەرامبەریە. ئێمە لێرە لە بینی خۆمانە ئایا چۆن ڕۆشنگەری ئەکەین؟ ئایا فعلەن ڕۆشنگەری ئیسلامی گەیشتوێتە ئەو ئاستەی کە قوڵ بێتەوە بۆ هەموو بابەتەکان، یا تەنها توێکڵ و جوزئێتێکی زۆر بچووکی لە ڕۆشنبیری وەرگرتووە؟ زۆرن ئەو خاڵانەی کە پێمان ئەڵێن ئێوە تەنها توێکڵی ڕۆشنبیریتان وەرگرتووە، نەچونەتە ناواخنی ڕۆشنبیری ئیسلامیەوە. لە تعریفی فەقیهە ئەڵێن فەقیه ئەو کەسەیە ئەگەر دوو کەس پرسیاریان لێ کرد نابێ وەکو یەک جوابیان بداتەوە، اینجا پێوترێ فەقیهی ئیسلامی. ئەگەر وەکو یەک جوابی دانەوە، یەک حکمی بۆ هەردوو کەسەکە دابەزان، زۆر زەحمەتە ئەم کەسە فەقیه بێ. حتا لە خەوا ئیبن سیرین دوو کەسە هاتن عینی خەویان بۆ ئەژێڕایەوە، کەچی هەر یەکەیان تعبیری جیاوازی ئەکرد، چونکە ئەو معبیری خەو بوو نەک نەقڵکەری تعبیری خەو. چونکە کەسەکە ژیانی کەسەکە حاڵی کەسێ هەمووی تەئسیرەکە. ممکنە کەسێ تووشی نەخۆشی واسواسی بووە، یە بە تۆ ئەڵێ ماوەسا میزە چرکەم هەیە چی بکەم؟ ئایا دروستە یا دروست نییە؟ تۆ ئەڵێ گوێمە دەرێ، هەر گوێمە دەرێ، بە هەر میزە چرکەش با بێتە خوارەوە، بڕۆ نێژەکە و جێبەجێکە، چونکە بۆ ئەو کەسە ئەوە باشە ئەو جوابە. کەسێکی تری مولتەزیمی تون و تۆڵیێت ئەڵێ ماوەسا گومانم لە دەستێژەکەمە، بڕۆ دەستێژەکەت بگرە ڕۆڵە. چونکە کەسی فەقیه ئەبێ بزانێت چۆن ڕۆشنبیرەتەکەی خۆی دائەبەزێنێ بۆ خوارەوە، ناکرێ هەمووی لە یەک مستەوا سیر کات، بە یەک مستەوا قسەکە. پرسیارێک لە ئەفلاتۆنەکەن، ئەڵێن ئایا چۆن ئێمە فکری گەورەی خۆمان بۆ مناڵ دابەزێنین؟ ئەڵێ هەر کەسێک ڕۆشنبیر بێ دای ئەبەزێنێ، چونکە فکرەکەی خۆی ئەزانێت چۆن بۆ مناڵێک تەرحیەکە. ئەڵێ ئەگەر نەتزانی لە شوێنێکە فکرەکەی خۆت بۆ بەرامبەرەکە تەرحکەی، وەلەو مناڵێک بێ وەلەو بێ مستەوایەک بێ، دڵنیا بە تۆ لە ثەقافەتی فکرەکەی خۆت حاڵی نەبووی. ئەگەر نابێ بزانی چۆن مامەڵی لەگەڵاکە و چۆن دای ئەبەزێنی و چی لێک. ئێمە ئومەتی ئیسلامی ئەمڕۆ کافرانی هەموو جیهان 100 ساڵە لێمان ئەدەن. ئێمە خراوینەتە ناو سجنێکی بچوو، لە ناو سجنە بچووکە ئەنواع جۆری عەذابی نەفسی و ڕۆحیمان ئەدرێ، نایڵن پێکەوە بین، نایڵن ئیسراحەتکەین، هەمومان لە ناو سجنەکەشا بووینەتە دژی یەکتر. بۆیە ئاستی ڕۆشنبیری ئیسلامی ئەمڕۆ زۆر دابەزیوە لە ئاستێکی زۆر نزم. هەندێک دیاردە هەیە، ئەگەر ئەم دیاردانەمان تیا بوو دڵنیا بنەوە کە ئێمە توێکڵەکە تێگەیشتوونە شوێن ناواخن. یەکێک لەوانە ئەگەر هاتوو زۆر بە سەریعی بڕیارماندا لەسەر هەر شتێک و زۆری سەریع ڕەفزمان کرد، دڵنیا بە ئەمە ئاستی ڕۆشنبیری ئێمە لاواز ئەکە. سێرکەن پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، ئێمە ئەزانین ئەهلی کتاب لەسەر باتڵن، ئینجیلە، تەوراتە، ئەزانین هەمووی تەحریف کراوە و دەستکاری کراوە. بەڵام بزانە ڕۆشنگەری ئیسلامی لە چه ئاستێکە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەرنامەی بۆ ئێمە دانا، علەما تەفسیلاتیان داوەتی، ئەوەی موافقی شریعەتمە یەکسەر قبوڵمە، ئەوەی مخالفی شریعەتمە ڕەفز ماڵێمەوە دەستکاری کراوە، ئەوەی نەمخالفە و نەموافقە لەو بەینە من بڕیارە دەم بەوەی کە ئەڵێم ئەمە نابێ قسەی تیا بکەم، نابێ بەڕاستی بزانم، نابێ بە درۆی بزانم. وهي پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم فرمووی لا تصدقوهم ولا تكذبوهم، نپیان بڵێن ڕاست ئەکەی، نپیان بڵێ درۆ ئەکەی. ئەمە عمقی حەضارەتی ئیسلامی، عمقی ثەقافەتی ئیسلامی و قوڵایەتەکەیەتی کە تۆ یەکسەر بڕیار نادەی. لەکوێ یەکسەر بڕیارت دا یا یەکسەر ڕەفزت کرد هەر مەسئلەیە کاتە پێشەوە، دڵنیا بە ڕۆشنبیریت زۆر زۆر لاوازە. بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر بە وریایی مامەڵەکە لەگەڵ مەذاهبی ئیسلامیە، لەگەڵ فکری ئیسلامیە، ئەبێ ئێمە تێبگەین لە بینی یەکترە هەتاوەکو کۆگ نەبین، بەتەما نەبین کافر زەویمان بۆ ڕاخە،
يا رب العالمين لكتب ركاشتي كمان بدروس أبي إما خومن فكري خومن ثقافتي خومن جم كينو دروس ببينوا لما ندوبونا رزقار مان ببي إثبات النفي همیشه لکسی لاواز و جاهل و درجه شتێک بە کاملی نەفیکە بە کاملی ئیسباتیک بەم شێوازە نییە شریعەتی ئیسلامی دیقەت بدەن ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ڕوایەتێکی مەشهورە 3 جار شەیطان ئەگرێ بڕیار ئەدا تەسلیمی کا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ئەڵێ شتێکت پێی ئەڵێ ئەگەر ئەو شتت کرد زۆر ئیسفادەی لێ ئەەکەی بەرم بدە ئەوژۆ ئەڵە شتەکە بڵێ ئەڵێ ئەگەر ئاەتەل کورسیت خوێن شەیطان نایە بەلاتە بەری ئەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ناڵێ کورەوە شەیطانە چۆن شتی وەک ئەفەرمە صەدەقەکە وهوە کەذوب خۆی درۆزنە بەس لەو شتا ڕاستی کردووە لەگەڵ تۆ کابوو جوانی درۆزنەکە ئەبینێ جوانی شەیطان ئەبینێ لەو فەرمایشتا پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم و ئێمەش ئێرشاد ئەکا بۆ ئەم جۆرە ثەقافەتە قوڵە کە ئێمە لە یەکتر حاڵی بین هەر کۆمەڵگایەک فکرەکان بەم شێوازەی لێهات کە کەسمان نەخوێندە ئەوەی لەگەڵ من نەبوو دژمە ئەمە فکرێکی ئیسلامی نییە ئەبەدەن دیقەت بدەن لە ئنجیلی مەتا و لۆقا و زۆرێکی ترە هاتووە ئەڵێ من لەیسە مەعی فەهوە عەلەیە تەرجەمەکەی بەو شێوازە کراوە ئەو کەسەی لەگەڵم نەبێ دژمە ومن لم يجمع معي فهو يفرق ئەوەی کە لەگەڵ منە نەبێت بەرامبەرمە و دژمە ئەو کەسەی کە لەگەڵ منە کۆ نەبێتەوە ئەوە ئەوێت تەفرەقە لەناو ئوممەتە دروستکە ئەم فکرێکی ئیسلامی نییە ئێمە زۆر کات ئەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم کە ئەفەرمێ شوێن سنەتی ئوممەتانی پێشتر ئەکەون بست بەبست ئەوان چیان کردەوە ئەیکەن وازانی بەس لە جلوبەرکایە لە ثەقافەت و حەضارەتایە دە یەکێ لە فکرەکانەمە فکرێکی سەیرەکەی ئینجیلیە مەسیحیە کەچی ئێمەی موسڵمان ئەمڕۆ هەمان فکر هێناومانە تەنفیزی ئەکەین لە بینی خۆمانە خۆ ئەزانێت چ دەستەیە وردە هێناوێتێ ناو ئێمەوە بەڵکو بگرە ئێمە تەتەورمان بەمەداوە ئەڵێن من لەیسە مەعی فەهوە ضد الله ئەو کەسەی لەگەڵ من نەبێت دژی خوایە نەک دژی منە ئەوەندە قوڵ بووینەتەوە تیایە وامان لێ هاتووە زۆر بە زەحمەت ئەتوانین دوعایەکی خێر بۆ یەکتر بکەین زۆر بە زەحمەت جوانی یەکتر ئەبینین رب العالمين لقرآن بس يهود ونصاراءك الله هيانا من إن تأمنه بقنطار يؤديه إليك أجر كيف أعطوني بيتي أداته أو أن ده أمين وشاك هش يعني يك ديناري بيتي خيانة ليك هتجيانا حتى كافرا لبين يك جاءك أي أمي مسلمان أبيت جمال وعدم جمال لا يكتر جيانا كينا أبيت جواني خلق نبينين أبيت جواني يكتر نبينين برواك الإنسان لأمره بزيب أمتي في غنبرايته صلى الله عليه وآله وسلم لمس قوتك أبين همومان بجورك ليكتر أروانين قناه باري أبين بجور لي أروانين كل أمتي في غنبر صلى الله عليه وآله وسلم أمتي كي زور تندل إخوته برايتي وتيجيشتن أوشتي كافر جواني كافر أبيني وأخوانته أي جواني براكي شون ناخوانته شون نابيني إتر عذر بخو من أهنينه يكك من پێمان وایە کە ئەوە عەقیدە خەلەلی تایە برای من نییە بە مەسئلەیەک لە مەسئلەکان ئەیکەینە دەرەوە ئەوی ترمان لە بابەتێکی فقهیە پێمان وایە مادام بڕوای بەو بابەتە فقهیە نیە لە خارجی ئومەتە هەر یەکە بە نۆعێک زۆر ئاسان یەکتر ئەخەینە خارجەوە هەمووشمان لەناو سچنێکە گیرۆدە بووین ناتوانین لەژێر پۆستاڵی کافرە سەر دەربێن و بەرز بینەوە رحمتي خوال لزمخشري به أفرمي أجر برسيار كان لمذهبي خوم بلن مذهبك تشيا أبدا نيلن بكس الله وأكتمه وكتمانه لأسلموا والله أشهرمه مذهبي خوم أما سلامة ترى بس الزماني خويك أفرمي أجر بلم شافعي مرخنم لي أجرن أجر بلم حنفي مرخنم لي أجرن ألم أهل حديث مرخنم لي أجرن ألم مالكي مرخنم لي أجرن ألم حنبلي رخنم لي أجرن نازانم شيبكم لبر أو مذهبي خوم مجبور بشار مو بكسي نلم
چونکە کەس بە هیچ شتێکی من ڕازی نابێت. أفرمي تعجبت من هذا الزمان وأهله فما أحد من ألسن الناس يسلم. أفرمي السرم لزمانه ولأهلكي هل أصرميني والله أبينم أمانة زمانيان بشيوازك هيج كالسلامة دنيا لزمانيان لزماني خويا أم هاواري هي أي هاوار بو زماني إما أبيت حالك مان هبي أجر كسيكي زۆر خراپەکارت بینی ئایا تۆی موسڵمان صفاتت چۆنە بەرامبەر ئەم کەسە لە گوناه هەیە هەمووی ڕەشیە ئەگەر یەک خەسڵەتی سپێتی تیا بینی سەیری خەسڵەتە سپێتەکە ئەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بەفەرمایە شتێکە ئیشارەتی بۆ بینی ژن و مێرد ئەکا کە چۆن ثەقافەتێکی بەرزیان هەبێت لەگەڵ یەکترا چۆن مامەڵەکەن چۆن بەقوڵی. ڕوایەتەکە گەرچی ئاستێکی بەرزی نییە لە سەحەتە ئەفەرمێ المرأة الصالحة كالغراب الأعصم. ئافرەتی صالحە وەکو قەلە ڕەشێک ئاوایە کە پەڵەی سپی پێوە. عولەما فەرموون خۆشەویست مەبەستی چییە؟ یعنی ئەگەر کۆمەڵی خەسڵەتی زۆر خراپە لە خێزانەکە تا بینی ڕەش کۆمەڵی سپی و بینی سەیری سپیەکان کە تەنها ڕەشەکان سیر نەکە چونکە ژیان بەوە ئەڕوە. ئێمە کاتێکە توانین مامەڵە لەگەڵ یەکترا بکەین چاکە و خراپە یەکتر سیرکەین بخوێنینەوە دیڕاسەکەین. ئەمە ثەقافەتەی ئیسلامیە ئەمە عمقی ئەم ڕۆشنگەرایە ئیسلامیەیە کە ئومەتی ئیسلامی لەسەری دروست ئەبێتەوە هەڵ ئەسێتە. زەمینە و زەمان مۆڵەتی ئەومان نادا ئێمە تەعەسوبمان هەبێ بۆ شتانێکی بچووک و ئومەت لە یادکەین. ئەبێ ئومەتی ئیسلامی هەدەفی سەرەکیمان بێ لە ژیانە بە تایبەتی ئەم ڕۆژگارەی ئەمڕۆ أنواع جروب أنواع مشاكل دروس أبي وهميشه أو كسانيك ثقافتك سطحيا ورقتوا أبدا نبونة الدولة يربون الدولة يكسر لواز بون شكاوى علماء نمونا بكيه النوا بخوارج الان خوارج يك من لواني كروشن بيري إسلاميا زور سطحي توكليو تنها اشتانك بسيط لدين بيو أنيش نوازن لها مدينينا أو بلايان زور جرين خياني مسلمانيان أرجت كافر بيوته حتى أفرمي جاريك لها ولان خوارج قرتيان وتي ها ايو برو كويتشي كانوا تنم أهل كتاب هاتون تنها كيو بقرين للقرآن برديان الرجال اللي قرتن القرآن بيوتن لشوينا كدوريان خصناول بيوتا إيمان داريان الصحابة نيان كشتن تصورك أما بيان على سطحي الذين ثقافتك سطحي برياردان لسر خلق ليات كردني خويان بويا بدرجاي ميجو الشيعة بو بيكالكي خوي دولة وحضارتي بو دروز بو أوان أبدا بويان دروز نبو كل توكلا بون هميشه نتشون تناواخنوا سيري مقاصد يا نكدو سيري مفاهيم الجهان يا نكدو سيري سنن اخوان نكدو لكونا بويا امتي پیغمبر صلى الله عليه واله وسلم الامر يا لهمك زياتر بيوسي بويا بقول سيركا لقل خيزانتا لقل منالتا لقل دوروبرتا دراوسيكتا هاو جندو هاو شارو هاو كارو كسابتا قول سيركا مێ لەسەر بابەتێکی بچووک کێشێکی زۆر گەورە لەگەڵ دراوسێکەکە دروستکە لەگەڵ خێزانتە لەگەڵ مناڵتە ممکنە جاری وا هەیە مناڵێکت زۆر ئەخلاقی بەدی هەیە بەڵام تۆ هەر باوکی ئەوی تۆ هەر دایکی ئەوی ئەبێ ڕایگری ئەگەر بێت و کەسێک بێنە پێش چاوی خۆمان کۆتا قسەم لە خزمەتانە هەزار گوناهی هەبێ ئێمەی ئەهلی ئەم مزگەوتە هەر هەمومان پێکەوە جوهدێکی زۆر گەورەمان لەگەڵ ئەم کەسا کرد بۆ مان کرد بە 999 یەک دانەیمان لێ لابر لە گوناهەکانی ئێمە براوین حەضارەت و عمقی ثەقافەتی ئیسلامیمان لە کەسەکە چەسپاندوو نەک ڕەفزیکەین هەزارەکەی پێ بکەینە 2000 بۆیە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە ئەمڕۆیە لە هەموو کات زیاتر پێویستی بەم مەفهومە قوڵە هەیە بگەڕێتەوە سەر قوڵی ثەقافەت و ڕۆشنگەرایی ئیسلامی خوایەکیان داوات لي أكن بناوي جوانت بصفتي برزبة اسمي عظمت درجة كان خير بسر ما نبكره يا أكرم الأكرم لقناها كان من ببورة يا رب العالمين خويا داوات لي أكن بناوي جوانت بصفتي برزبة اسمي عظمت رحمته بزي خود بسر ما نببارنا عفو عافيتي خود بسر ما نببارنا يا إلهي إما لأمر رجال لهمو كاتك زياتر في اسمان بتأليف قلوب كانوا بوني ضلمان ليكا لقال يكا يا إلهي تو خود ضل كان من يكا يا رب العالمين أجر شيء إما تأهيلات من نبي
خەڵکی ئەومان نەبێ یا ئیلاهی نەسڕەتی دینەکەی تۆ بدەین تۆ خۆت خۆیە بەهانامانەوە وەرە تۆ خۆت دروستمان کە یا رب العالمین بەهێزمان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت ئەم عەبدانە هاتوونەتە ماڵەکەی تۆ یا ئیلاهی هەر یەکەیان کۆمەڵێ گرفت و مەشاکیل و ناڕەحەتی ژیانی هەیە ئەمانە هەمویان مؤمنن بە تۆ یا رب العالمین سوژدە تەنها بۆ تۆ ئەبەن ڕکوع تەنها لە پێناوی تۆیە ئەبەن دەستی زەلی لێ دوعا تەنها بۆ تۆ بەرزەکەنەوە دەیا ئیلاهی هەموو ئەوەی کە ئەیانێ پێیان عەتاکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام أرونا أمة بيغمبري صلى الله عليه وآله وسلم كافر الدنيا قر كوبين وسرش قركشانا نازا شاور مي وستنشاد ليشو ورمش كوتن بورا بالتمامي وربێزۆ هاش بۆ ئەگەر سووسێەوە چەنە هاش بۆەوە هەرزوو محاولەکەرا فەوت ناش و کۆتاییش بە نەبارە کافرێ گرد و دنیا کۆ بێنێەوە ئێمە شاوستێنمە سزنێ فرە گەورە 100 ساڵە ئی 100 ساڵە نەفەسە و ئانەی ماما پە یەک جاریج هایما بۆ چەنی یەکتری بیمێ و پێوە بیمێ و ئومەت ویرکەرەوە چەنی وربێزۆ بەچێوە گولانە و مەژغوڵێ ماکەرە بين وێمانە کەرامە گروپ و فرقە بە هیچ شێوازێ نمازە ئاهیمەتە گەورەیە کەرمێکە خوا ئەمرەشمە نەکردێنمێ و ئی عەدالەت و خوایە وزمێەوە سەر و قاچەکاوێش مەیە فرە بە وردی هەرمانە سەر و ئێمەکەرە جار بەجار فکر و ئومەتی ئیسلامی بەرەو دماتەر ماراوە ابن القیم ڕەزا و ڕەحمەت و خوای جوانە بۆ فەرماوە یۆجە فێڵەکە شەیطانی ئەگەر جە شیرکی ڕزگارڵ بی جە بیدعی ڕزگارڵ بی جە گوناهی کەبیرەی ڕزگارڵ بی جە گوناهی سەغیرەی ڕزگارڵ بی محاولە کەرەوە زۆڵ دلێ چێوە فرە خراپی ئایج ئانە ئەهەم و مهمڵ تێکەڵوە نەکەرەوە ئاچێوێ فرە مهمێنێ حیاتەنە نمازۆ کەریشە چێوێ تێرەڵ پەنە ئایچی هەر مهمێنێ بەس مەشغوڵە کەرە پا مهماوە ئەهەمەکە جەدەسە نەمڵی فقهەوە ما هەن پەنەش ماسمێ فقه و موازناتی شریعەتەنە فقه و موازناتی ئانە ئینسان تەماشە کەرەوە وەز نەکەرەوە ڕەنگە کەسێوە گوناه کەرەوە فقه و موازناتی نە بەخێرە پێش بنووسێ تەسەور کردێ ئەگەر کەسێوە ژنەی دووەمە بارۆ بەڵام زوڵم کەرەوە بەڵام ئەگەر ژنی دووەمەش ناردە زینا کەرەوە زوڵمەکە جە ژنێ دووەمێنە گولانە تەرە چای واجبە سەر بلۆ زوڵمەکەی کەرەوە خوانە زوڵمە وەروانێ تووش و گوناهە گەورەکەی نەبوو شریعەتەنە دائما پاسەنە دوێ عیبادەتێ مەیە وەرە دەسڵ کام عیباتە فرە خاسە ئانەیە وەرگێری دوێ گوناهێ مەیە ئیلا چارەڵنیە ئەشمی و شاکەری محاولەکەری کام شازەرەکەش کەمتەرە واجبە سەرەڵکەریش ڕەحمەت و خوای ئیمامی غەزالی بۆ فەرماوە گوناهەکێ سەر و زەمین چەنی خاسەکێ توزیعاتی کریێنێ بە پاو شریعەتی گوناهەکەش پاسنێنێ فەرماوە گوناهی چانە هەن واجبە ئینسان کەڕۆژ هەنشا سنەتە جاری چانە هەن پێغەمبەر خوای صلی الله علیه و آله وسلم ئایەرە کەسێکە غەزوە تەبوکی نە بابەتێکشا درێژە دما کەوتێ مدەتێ فرە قسەش چەنی نەکردی ئەسحابێ فەرماوە وەڵڵی ئیسلامش کەرێنمێ وەنە نەزانێنمێ جوابم مامۆیانە بە حەڵەچیوە جوڵنێ وەشتەی زانێمە بەس واتج وعليكم السلام يعني أشي كاتنخو بيغمر خوي صلى الله عليه وآله وسلم كعقوبوي مسلمانا مونه والسلام كرا جواب شاما وسردان شاما كرو ما يروشو پشتی كرو بيغمر صلى الله عليه وسلم خو إنك بوردي تماشاكري قلت تماشاكري جور جذبري بيغمبر صلى الله عليه وآله وسلم تنيش بلام تشيرو قدج الرحمة تشيرو پیغمبر خوای صلی الله علیه و سلم گرکشا انشاء جا منافقات جیا کرو منافق ما يدري وكرا ملا بس ان الصحابه ثابت ان ما بود لمنافقان با نامش لمنافقان منو يا مسلمان غمان كراتان شاك منافقين
ئازبرێ چەنیشا بەکارمانەوە حتا ژەنەکەشە چەنیشا دوورێ و زۆر حتا وەکو خۆی گەورە تەبرێشە پێیکیان ئینە پەنەژماچەمە فقی موازنات ئینسانی مسلمان جا ئارۆنە جەگەر کاتەکە زیاتر پێویستش بانە ئافق هەیە تەسبیت کەرەوە سەر و زەمینیەوە ئێمەی ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەشم جوانەکە یەکتری وینمێ ئەشم زانمە چێش کەرمە چەنی کەسێوە گوناهباری چەنی مامەڵەکەری بڕواکەری فقی ئیسلامی نەجاری چەند ئینسان کوفرش کردن تصور کرد كفرش کردن چنی آنها به ایمانداری و صادق حساب کریه عماری کوڕی یاسر نمونه واضحه غير شافر عقوبه شده واچ الا اشم قصي واچی به پیغمبری صلی الله علیه وسلم اویر کرو چی مشهده اصحاب او تا الشهيد بين انا تشير عذابنا ان نشا عقوبه دا چارجنا من قصي جواته به پیغمبری صلی الله علیه وسلم هر سی چما کاش بسین این روار چارجنیا دي پیغمبر خدا صلی الله علیه و آله و سلم فرماو فإن عادوا فعد رما بيلاش يا رسول الله فريم كافر بيا تام چش کرو فرماواش فإن عادوا فعد اگر اجاره زور شاپياد قيمه کرو قسم تنوات انا فقه شريعتي انا قولاي شريعتي كما يوم شنه دي بزان جاي انسان كفر وكرو بكفر باش حساب مكريو جاري كان غلطي فقهي قلانش كردن اما جا امتي برش كردن برواكي جاي كان جنجة ومسلماني جوان ويني جايني قلبه وحضارة إسلامنا ما شوف فلان كز عقيدة تمامني فلان كز جديننا وانا فلان كز من وين جنج بينا برواكي دي الرياض الصالحين من وانا بينا بلام فرقش قوش غيرنا كاسيتك وشيتك شغلبان ياجي وانا باسو انا كرو كتشل حديث فرمايش تشانك ضعيف دياني انا بس كنا تشل فرمايش تشانك ضعيف اني وش نوع كتابه هر نوع بينا وانا إن برجماتها سطحية ثقافتنا قوليجة ثقافتنا أنا وبلي قيلي شو نوتشي وكاره تماشو تشي ودجمنا كوكري إسلام عظيمة نامن بتواتشو أني باطل بقدو صفاتش باطلة وأني حق بقدو صفاتش حقا مسلماني ويني ناسرو حق وحقيقتي أخلاقش هنفر لاريني هوشي وشويس فرماو أجر كسي داو جنكي كناتش وانا كردي دي تماشا كردي بزاند دينش هنجاري عقيدش مرزيانه ره دوم تماشو اخلاقش كردي اگر راضي نبي جا اخلاقش ما يدش يعني ممكن دينش مرزيا بر والله اخلاقش مرزيانه ممكن يا كافري اخلاقش جوان بو قبول ما اخلاق جوانكش هيج ديني تجني ممكن كافري ويني خير فرق غوري كرو خيرك يا جستايشينه بلام تماشا كري دينش نياو هيج ديني وصاحبه ملحده إن شجاعي قبولينين أمة بيغمري صلى الله عليه وآله وسلم أمتي وسطيتي فرقوران خرابك تناند وران وركاش أجر كافر بيدين نسبة وانو تماشا كرو زانوشا شكون خرابي وجدي محاولة كرو بي خاص كرديش شكون خاصي وجدي جهر كسي ستايش كرو سباسش كرو خويا دعوة وانا كرمي بنامج جوانك بصفتي بزر رحمته بزي والمجمل مارا وزما سرو راستي وحقيقتي يا رب العالمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم كما أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته
ولا أسيرا إلا فرجت ولا مجاهدا في سبيلك إلا نصرت. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمكم الله.